کەسەکە شتەی بە تو کردێ کاچی بن پێم بری ئەتو تو زانی کلیپ چییە تو جوام و کلیپەکە بخوریتە شکلێک چاک لە پشتەوەی شەی بکاکە کاکە وازی لێ بێنە عاشق بووە و کۆڵی لێ بە ئەوە سڵۆی کردبەوە وڵا دیە تەسویرەکە زۆر جام کرد بابەوە تو زانی ئەوە هەر لە ناو حیوانان بووە سعدی عفون دەکەی یعنی مەبەست بۆیە نهاتێ ناو دنیای کلیپ و شعر و شتانە هەردووە خوێندەواری نییە و تو زانی شعری وابری کەسە چی زۆر عاقڵ لە پشت ئەو مەسەلەیە کاکەوە نازانی کلیپ و ملیپان بکە چەند زۆر شعرەکەی دەخیتەوە لۆی کەسێک لە پشت ئەو مۆزایەیە دام پێم بدە ئەو کەسە چێیە ڕەشیدە من ڕەشید کورە بۆ خاتری خوا سعدی تو دەتەوێ حیا و ئابروی من ببێ ها دانیشە سعدی دانیشە کاکدا من بووم دانیشە ڕەشید گۆرە کاکەوا دڵێ تو بی ڕەشید شتە قۆرانە چیە پێت کردی کاک سعدی ئەوە خۆی من بووم کاک ڕەشید یانە تێ بوختان پێ بکەم ئەتوو بووی بەرێ دواتە تو زانی کلیپی بکە ها باشە دەهام والله نیم باوە ناکەم ڕەشیدی کاکە ڕەشید تو زانی کلیپ سعدی با تێت بگەرم بڵێ ئەمی ناسان بە کەسەکی کە ئەو کلیپەی پێکردم ڕەشید ها پێم بدە ئەو کەسە چییە کورە وەڵڵا نازانم لەوەی خۆی دۆزی بێتیەوە ڕەشید باڵەیە تووڕە مەکرەوە زیاتر بخۆم تاوانی مەزارێ ڕەشید پێم بدە ئەو کەسە چییە ئستا پێت دەرێم ڕسمەکەم لەکنە چۆن کەوتومەتە بینیم دوو بنە ماڵەوە ئەوە ڕەشید بەڵێ بۆ شەکلێکە ڕەشید باڵێ دەتەوێت جەڵتەڵیان بدە ها بۆ خاتری خوا ئەوی ئەوە پێدەناسی چییە؟ نایناسی نازانم سعدی بەڵێ تۆ کەسی دەناسی نه ئەیلۆ گرەی لێ دەکەی ئادەم قبل نازانیم چییە بەس دەرێم جارە چکاخی جارت بی یەکی غەریبی و هادی نانیە ژانە تو تێک بداتن ئەگەر نایناسن ناوەڵڵا خەمن نەبی تۆڵی دەکەمەوە سعدی بەڵێ من دەزانم کۆ تۆڵی خۆم لە ڕەشیدی دەکەمەوە ئەدی؟ ڕەشید ئەوە دەڕۆم بەس بخۆم دەزانم چ دەکەم تەواو دەی کی ئەڵتەنێ بدا پێ بخۆ دوای بڵات دەکەم هەلو بەڵێ ئەوە چێ سعدی لۆ هاتووڕێ کتێ وەڵڵاهی ئەوە نییە لە ئەوەی تووڕە بم لە ڕەشیدی هەندە قوماشی بە غەلەتی نادەبوو سعدی ئەم هیچ تااقەتم نەما ئەوەندەی ئارام بینم و ببەم هیچ کە ناتوانم باش باشە باڵم باش باش وەدێ بدەم سەد چاو کاغانم سەد چاو ئێرە وەختی لێدانی نییە باش بەس بۆ خوددای نییە دەبێت پشت سەیتەری نییە لێوێندەری نییە فرێت بتم بۆ خاتری خوا و ئێستا ئیشەمەیە ئاگا لە دوکانێ بێ ئاگام لێ بێ بیر ناچی